ڕۆژی فستیڤاڵی کۆلێژی زانستدا لەگەڵ کاک ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان بە دابینکردنی چەند تەلسکۆپێک بۆ فێرخوازان و زانستخوازان و دەمانەوێت چەند قسەیەکی لێوەگرین و لەسەر فستیڤاڵەکە و لەسەر تەلسکۆپەکان. خێر دکتۆر. زۆر سپاس، زۆر بەخێربێن، زۆر خۆشحاڵم بەڕاستی دەستێوە خۆش کە مادووتان چێشت ئەوڕۆ لەو فستیڤالێکە یەکەم جارە وە ڕێکخراوی فەلەکناسی کوردستان و هەروەها ڕوانگەی فەلەکناسی خۆر کە پرۆژێکی هاوبەشی نێوان کۆلێژی زانست و ڕێکخراوی فەلەکناسی کوردستانە. دوو تەلسکۆپمانی نایە، چەند تەلسکۆپێکی زۆر پێشەوتووە پێ دەڵێن کۆرۆنادۆ PSC ڕاستەخۆ سەیری تەقینەوەکانی خۆرمان پێکرد و ئەو تەلسکۆپانە هەردووچیان ئەوەی تریشکە میت LX 200 فلترێکی ئاحتیادیمان لەسەردانەیە هیچ کامە چەند تاسیران بۆ سەرچاو نیە و ڕاستەخۆ دەتوانێت سەیری خۆر بکەیت. لێرە ئەو خەڵکانی کە داتن زۆر ئینترێست بن بۆی کە تەقینەوەکانی خۆر بۆ یەکەم زار لە ژیانیان دەبینن کە لەسەر خۆر بڵێسێ ئەوە بەرز دەبێتەوە. لە هەمان کاتیشدا لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد قوتابی بەشی فیزیا شەرحمان دەکرد لەو وڵاتی ئازیزان و قوتابیان خۆشەویستان و مامۆستایانی بەڕێز کە تەقینەوەی خۆر چییە و بۆچی کوور و دەدا و تاسیراتی چۆنە و چۆن ئێمە دەتوانین لەگەڵ تەلسکۆپ ڕوانگەی خۆر بکەین. بێگومان ڤیکتۆر گیان ئەوەی دەمەوێت کە بیڵێ ئایا زانستخوازان حەزیان لە بواری فەلەکناسی هەیە یان بواری فەلەکناسی چەند گرنگی هەیە لە کوردستان ئاستی چۆنە؟ بەعام تەڵەبەکان قوتابیان لەلایەک خەڵکیش لەلایەک هەموو حەزیان لە بواری فەلەکناسی تەنانەت مامۆستایانی بەڕێزیش کە لێرە سەپۆرتی هەموو پرۆژەیەکی فەلەکی دەکەن ئەگەر لەسەر ئاستی ئارەزومەندانەش بێتن وەکو ئەوەی کە ئێمە ئێستا دەیکەین. چونکە لە کوردستان تاوەکو ئێستا بەشێکی فەلەکناسی نییە نەکرایەوە بۆ خوێندنی ئەکادمی ناچاری ئێمە وەکو ئارەزومەند و بوارەیەشکەین بەڵێ هەموو قوتابیەکان هەموو خەڵک حەزی لێیە هەرکە لە شوێنێک تەلسکۆپ دانرا حەزی لێیە بزانێ سەیر بکات چی لە ئاسماندایە. بەڵام گرنگەوەیە من وەکو اقتراحکە کردومە ئەگەر بەشیش ناکرێتەوە وەکو بەشێکی سەربەخۆ کە ئیمکانیەت نییە عەلە لەقەل قوتابیان داوا دەکەن وەکو وانەیەک وەکو مادەیەک دەرسێک بخوێندرێ وەکو ئاسترۆنۆمی لە مەرحەلەی 4 بۆ نمونە با فکرێکیان هەبی لەسەر نیزامی شەمسی و کەون و ئەستێرەکان چۆنە چونکە ناکرێت تەڵەبەی قسمی فیزیا کە تەخەڕوس دەکات لێرە هیچ باگراوندێکی فەلەکی نەبیتن ئەگەر ئاسێکی یعنی سەرەتاییش بیتن هەر زۆر پێویستە. زۆر سپاس بۆ کاک ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان. زۆر سپاس بۆی بەڕێز دەستان.